دوای 2 هەفتە لە برارێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک سەبارەت بەو ئەندامانەی بڕۆنامەکانیان ساختەیە هێشتا مشتومڕ لەسەر ئەو دۆسیە بەردەوامە و بڕیارە ئەنجومەنی قەزاونەحەکان ئەو دۆسیەیە یەکلای بکەنەوە. هەرچەندە پێشووتر ئەنجومەنی پارێزگا بڕیاریدا بوو ئەو ئەندامانی کە بڕۆنامەکانیان ساختەیە و ژماریان 13 ئەندامە دوور بخرێنەوە، بەڵام جارێکی تر چاو بۆ بڕۆنامانەدا دەخشێنرێتەوە بۆ ئەمەش کارەکە خراوەتە ئەستۆی ئەنجومەنی قەزاونەحەکان. ئەو پەلوێرانی پێشووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک با بڵێن وشەی عەزلی تایە کە عەزل لە یاسای 21 بەکاری نهێناوە، وشەی تری بەکارهێناوە و بڕگەیەکی تری ئیزافە کڕۆبێ یەکەم شت لە ئەنجومەنە لۆکاڵەکانە با بڵێن ڕاستاندن لەسەری بکردرێ. ئەو دوو بڕیاری لەسەردرا کە گەڕایەوە بۆیان ئەوان ئەنجومەنەکانی خۆیان بڕیاری عەزلیاندا عەزلەکەیان قبوڵ بێ، بڕیاری ئیقالەیاندا یان ئیستیقالەیاندا ئەو کاتێ مەش مصادقە لەسەر بڕیارەکەی ئەوە نەکەین. بە گوێرەی قسەی چەند سەرچاوەیەک بۆ نارتی ئەو 13 ئەندامی ئەنجومەنی قەزاونەحەکانی کەرکووک بەر لە ساڵی 2008 بڕۆنامەکانیان ساختە کردووە و لە دامەزراندنی خۆیاندا وەکو بەڵگا بەکاریان هێناوە. کاتێکیش دەرکەوت بڕۆنامەکانیان ساختەیە بەپێی یاسای ژمارە 19 ساڵی 2008 یاسای لێبوردنی گشتی بڕیاری لێخۆشببوونیان بۆ دەرچوو، بەڵام لەو لێخۆشببوونەدا باز لەوە نەکراوە کە لە پۆستەکانیان بمێنەوە یان نا. لە کاتی تاوتێکردنی دەرکردنی ئەو ئەندامانە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە هەفتەی پێشوو سەرۆکاتی ئەنجومەنەکە پێیوا بوو ناکرێ ئەندامانی ئەنجومەنەکە کە نوێنەری خەڵکن تێوە بگلێن لە ساختەکاری. سزنیش ئەکرێت و عقوبەشە تێ و مەلیزیش دەرەکرێت، بەڵام ئەوەی کە کراوە قانونێک دەرچوو ئەمانە شادەکانیان پێش 2008 تەقدیم کردو، 2008 قانونی عەفو دەرچوو عەفوی کردوون لە عقوبە، بەڵام ئەوەی کە پەیوەندی بە بەردەوامی هەیە لە مەجلیسەکان و لای ئێمەیە دوشتی جیاوازە. بڕیارمان داوە بەردەوامبوونیان بخرێتە ناو ئالیەتێکی نوێ، ئەویش ئەوەیە لە مەجلیسەکانیانەوە بڕیارمان بۆ بێ بۆ مەجلیسی محافەزە ئێمە مەجلیسی محافەزە تەماشای قانونیەتی ئەو بڕیارەکەین، بەردەوام بن یا بەردەوام نابن. لە ساڵی 2005ەوە تا ئێستا ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵبژاردننی بۆ نەکراوە و لەو کاتەوە تا ئێستا هەر بە یاساکانی ناسرا و بە یاسای پۆل برێمەر کار دەکەن. هەر بۆیە ئەو یاسایانەش سنووردارە و ئەنجومەن دەسەڵاتی تەواوی نییە تا لە حاڵەتێکی وەکو ئەو بڕۆنامە ساختانە بڕیاری یەکلاکەرەوە بدات. ڕۆکان جاڤێنارتی، کەرکووک.